ئەم کاتتان باش بەڕێزان. یانە باش مامۆستاجان. ڕۆستەگیان من پێش هەموو شتێک پێم خۆشە بە هەموو ئەم گەنجە ئازیزانە بڵێم کە بەڕاستی زۆر زۆر بەبەختن کە لەم تەمەنەیە و لەو کاتەیە کە لەگەڵ بەڕێستان لەگەڵ کورسێکی وەکو ئەوەی ئێوەی بەڕێستان بەشدارن سەلامت ئەو بن. هەموو جوانە فێر بوون لە دەرزەکانی لە یادگا یاخود لە دەرزەکانی بەڕێستان ڤیدۆکانتان یاخود دەرزە لایفەکانتان بەڕێستان لەگەڵ مۆساعەتا و لەگەڵ هەموو مامۆستاکانی تر بەڕاستی باشترین فرسەت بۆ ئەم گەنجە عەزیزانەمان ڕەخساوە. بەڕاستی یعنی ئەبێ زۆر زۆر دڵخۆش بن کە ئەم فرسەتەیان لەم تەمەنەیە بۆ گونجاوە. ئەگەر من بم لە جیاتی ئەوان بەڵێ یعنی هەموو لەحظەیەکی بە هەند وەرەگرن، چونکە تەمەنی ئەوان بەڕاستی لەو کاتەیە زۆر زۆر یعنی ضرورە کە کەسێکی ئاوها دەستیان بگرێت و بیان خاتە ئەو ڕێگەیە. ئەگەر یعنی زۆربەی گەنجەکانی پێشووتر بەو قۆناغەیە تێپەڕ بوونایە، یعنی لە داهاتووە بەڕاستی شتێکی تر ئەبوون. ئێستا ئەوان بەڕاستی باشترین فرسەتیان بۆ ڕەخساوە کە ئەم هەموو شتە جوانە فێر بوون. اینجا هیوادارم یعنی یەک لەحظەی بەفیڕۆنەیەن، یەک قسەی بەفیڕۆنەیەن. زۆر زۆر پێم خۆشە کە گەنج ئەو هەموو گەنجە جوانە لەم کۆرسانەیە بەشدارە. بەڕاستی زۆر زۆر یعنی چۆنەڵێی شتێکی بۆ خۆشکەرانەیە بۆ خۆیان، بۆ وڵاتەکەمان، بۆ هەموو کۆمەڵگا. اینجا ئەگەر من نامێنێت زۆر زۆر کاتی هەمووتان بگرم، حەزەکەم زۆر بە خێرایی خۆیان ئەم کۆرسیان بینی بەڕاستی کە دڵسۆزی مامۆستاکان، یعنی بەپەرۆشی مامۆستاکان کە چەند بەپەرۆش بوون بۆ فێربوون و بۆ گەیاندنی ئەو پەیامەی کە پێیانە. بەڕاستی کە پێیان ئەڵەم بۆ دیبلۆمەکەش کە من وەک خۆم بەشدار بووم و لە چەند کۆرسێکی تری وڵاتانی تریش بەشدار بووم کە چەند جیاوازی هەیە دڵسۆزی مامۆستاکانی ئاوادەکادیمی و وردی و جوانداڕێژینی بەرنامەکەش. بەڕاستی بەرنامەی ئاوادەکادیمی زۆر زۆر بە جوانی و زۆر بە ئاکادیمیانە هەمووی داڕێژراوە، هەمووی پێشکەش کراوە. یعنی ئەو وردیەی کە لە کۆرسەکانی ئاکادیمی ئەبینرێت بەڕاستی لە هیچ شوێنێک نابینرێت و دڵسۆزی مامۆستاکانیش لەگەڵ وردی بەرنامەکەیە زۆر زۆر یارمەتی ئەو کەسانە ئەیە کە زۆر بە جوانی فێر ببن. لەبەرەوە ئەوەی کە لە ئاوادەکادیمی بەشدارە بێ اینجا ئەزانەیە کە چەند بە وردی و بە جوانی ئەم وانانە پێشکەش کراوە. مامۆستا خەنداگەر یەک پرسیار لێ بکەم. مامۆستا خەندە بەڕێستان مەسەرەن لە ئەڵمانیا دەوراتێکی زۆر بینیوە و لە بەریتانیا چوویتەتە کۆلێج و لەوێش دەوراتی بینیوە. بەڕای تۆ بەراوردێک ئەگەر بکەی لە ڕووی بە تایبەتی کات و شێوازی وتنەوە و فێربوونەوە شتێکی وامان بۆ ڕوونکەیتەوە، من بۆ خۆشم پێم خۆشە. زۆر باشە بەسەر چاوەکانم تەوان پێشەوەش لە کوردستانیش کە هەر کۆرسێکی ئینگلیزی ئەو شتانەژەکرایەوە ئەو ساژە ڕۆشتم مامۆستا بیرمێ لە ئایدێڵ و لە ئەوانش. یعنی پێش ئەوەی بێمە ئەڵمانیا و بەریتانیا ئەوانەشم بینیوە لە کوردستان چکە حەزم لێ بوو. بەڕاستی بەراورد لە بینی ئاوادەکادیمی و کۆلێجەکانی ئێرەیە یەکێک لەوانەیە بڵێت وەڵام من ئەگەر لە بەریتانیا بوومایە زۆر بە جوانی فێری ئینگلیزی ئەبووم وەک لەوەی کە بەشداری لە ئاوادەکادیمی بکەم. لە ڕاستی وانە ئاوادەکادیمی یعنی لە بنەچەوە بەڕاستی فێرتەکە، یعنی لە ئەساسەوە وە وازیش لێ ناهێنێ. ئەوە مهمەتی ئاوادەکادیمی، یعنی واز لێ ناهێنێ هەتا بە جوانی شتەکەت پێ ئەبەخشێ و اینجا بە شێوەیەکی چۆنەڵی وەکو ستێپ بای ستێپ هەموو شتەکانی فێرەکە. بەڵام لە کۆلێجەکانە بەداخەوە لە کۆلێجەکانی ئێرەیە بەریتانیایە دڵسۆزی نابینی لە مامۆستاکانە زۆر زۆر بەکەمی نەبێت. یعنی ئەگەر کەسەکەش خۆی زۆر مشتاق نەبێت و زۆر یعنی لێی نەزانێ و هەوڵ نەیە زۆر پرسیار نەکا، ئەوان هەر چۆنەڵەی هەر
تەمشیەیەکەن ئەگنا ئەو دڵسۆزیە کە لە ئەوەد ئەکادیمیا ئەیبینی بە هیچ شێوەیە لە کۆلێجەکانی ئێران نایبینی. دوای ئەوە قەت لێت چۆنەڵی حەقیان هەر نییە بەسەرەوە کە تۆ فێر بووی یا فێر نەبووی ئەسڵەن ئەوان بەس چۆنەڵی هینەکەی خۆیان ئەو شتێکە خۆیان ئەیانەوێ پێتەڵێن و تەواو ئەگینا ئەو دڵسۆزیە بەڕاستی نابێنێ لە هیچ شوێنێک نەک هەر لە کۆلێجەکانی ئێرە بەس ینی قەت ناتوانانی بەراورد بکەیت کۆلێجەکان بە ئەوە دەکادینی بەڕاستی لێرە ڕاستە من خۆم دەمێک نییەن ئەڕۆمێ بەس خەڵک هەیە لە کۆلێجەکانە یعنی قسم لەگەڵا کردوون یاخود خۆیان و تویانە ئێمە 2 ساڵە لە کۆلێجەکانین کەچی کە قسەیان لەگەڵەکەی ناتوانن ئیشێکی خۆیان جێبەجێکەن بەڕاستی لە دائیرەکانە یاخود لە شوێنەکانە ناتوانن بەڕێکوپێکی لەوانە بڵێم ئیهمالی خۆشیانە بەڵام لەگەڵ ئەوەشا 2 ساڵ زۆر زۆرە تۆ بڕی بۆ ناو کۆلێجێک لە ناو وڵاتێکی ئینگلیزە هەتا ئێستا تۆ نەتوانی ئیشەکانی خۆت جێبەجێکەی نامەیەک نەتوانی بنووسی نامەیەکی فۆرماڵ ئەمە زۆر زۆرە بەڕاستی بەڵام لە ئاوە دەکاتبینی نا تاکید وانە دڵسۆزی مامۆستاکان و بەردەمی مامۆستاکان هەر ئەوان وازە لە ناهێنن کە تۆ فێر نەبی بەڕاستی اینجا ئەمە هەر تەنها تێبینێکی بچووک بوو حەزم کرد چۆنەڵێ بەم ئازیزانی بڵێم قەت نەڵێن وڵا ئێمە لە بریتانیا نین بەهۆی ئاوە دەکاتبینی ناتوانین ئینگلیزەکەین بەعکسەوە ئەوەی لە ئاوە ئەکادیمی فێرە بن ناتوانن لە شوێنێکی تر بەڕاستی فێر ببن بەو شێوەیە و بۆ کوالتیە ئەوش تریش کە هەر کەسێک بەشداری ئەکات دوایی یعنی هەستەکە کە ئەو پارەیە کەمە بەڕاستی بۆ ئەو کۆرسانە کە کاتێک پێشتر لەوانەیە بیرکەنەوە بڵند پارەکە زۆرە یاخود ئەوە چی بەڵام کاتێک کە بەشداری ئەەکەن کاتێک کە مثلەن ئەو هەموو شتە ئەبینن بەڕاستی ئینجا بیرەکەنەوەڵا خۆ ئەم پارەیە کەمە بەڕاستی بۆ ئەو کۆرسە بەڵام پێشتر نازان وا هەستەکەم زۆرە بەڵام کە دوای ئەسنەوە پرۆگرامەکە ئەمنە یعنی ئینتەرسی بڵێن ئەمنە چفڵپڕە اینجا بەشدار بوو چۆنەڵی خۆشی پەشیمانە بێتەوە لۆ قسەی کە کردوێتیڵێ وڵا هێشتا ئەم پارەیە کەمە بەڕاستی بۆ ئەو کۆرسانە بۆ ئەو هەمووە معلوماتانە اینجا ئەمە بێزگە لە بەراورد بۆی بە کۆشتێکی تر بەراوردی یان بە شوێنێکی تر بەراوردی یعنی زۆر خۆشە لەو کاتێکە بەشداربووان بەوە یا بنێن کە ئەو کۆرسانە زۆر کولفەکەی کەمترە وەک لە یعنی حەقی خۆی ناینی بەڕاستی بێزگە لە دڵسۆزی مامۆستاکانیش یاخود چۆنەڵی کە لەسەر ئەوەستن کە زۆر پەلەت لێ ناکەن کە لەگەڵ کەسێک لەگەڵ تەلەبەکانە ئەڕۆن ئەوانش زۆر یعنی چۆنەڵێ قەت لێرە ئەوەت پلێ قبول ناکەن یان لە ئەڵمانیا لایان لە شوێنێکی تر بەڵام لە ئاوە ئەکادیمی ئەوانە دوایی هەموو تەلەبەکان من دڵنیام خۆیان پەشیمان نەبنەوە بن وڵات کولفەکەی بەڕاستی هیچ زۆر نییە لە چاو کوالیتەکەشی و لە چاو دڵسۆزی